بەناوی خوای بەخشندە و میهرەبان، برایان و خوشکانی ئازیز، بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکەن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێت. ئازیزەکانم، خوای پەروەردگار ئینسانەکانی دروست کردووە خۆیشی عالمتر و زاناترە بە حاڵیان. دەربارەی سروشتی مرۆڤەکان خۆی لە قورئاندا ئاماژەی پێکردو، فەرموویەتی وەتوحیبون المال حبا جەما، ماڵ و سەرۆت و سامانیان خۆشەوێت. و پێغەمبەری نازدار صلی الله عليه و آله وسلم لە فەرموودەی صحیحدا ئاماژەی بۆ کردووە گەر ئینسان دوو کێو لە ئاڵتوونی هەبێ داوای زیاتر ئەکات. ئەم ئایەتانە و ئەم فەرمودانەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەڵگەی ئەوەن هەر یەکێک لە ئێمە کاتێک خوای پەروەردگار دروستی کردوین لە سروشتی ئێمەدا هەیە ماڵ و سەرۆت و سامانمان خۆشەوێت. کاتێک کە ئێمە ماڵ و سەرۆت و سامانمان خۆشەوێت بە خۆشەویستیەکی زۆر، ئەگەر یاسایەک نەبێت بۆ ئەوەی ڕێگری لە من بکات ماڵی تۆ بخۆم، ڕێگری لە براکەم بکات ماڵی من بخوات، ڕێگری لە من بکات ماڵی دایکم و نزیکەکانم بخۆم، ئەوە زۆر جار ئێمە دەست درێژیەکەینە سەر ماڵی خەڵک و ماڵی بەرامبەرمانە خۆین. بە تایبەتی کاتێک کە کەسێکمان ئەمرێ و ماڵ و سەرۆت و سامانێک لە دوای خۆی وجێ ئێڵێت ئیسلام بۆ ئەوەی ئێمە ئەو حەزەی کە لە ناخماندایە خۆشەویستی ماڵە وامان لێ نەکات کە مافی خەڵک بخۆین، ئیسلام هاتووە ڕێسایەکی داناوە، چەندین یاسای داناوە بۆ ئەوەی بتوانین بەهۆی ئەو یاسایەنەوە ماڵ بگێڕینەوە بۆ خاوەن حەقەکان. ئەو یاسانش کە لە قورئاندا بە میرات ناوی هاتووە، خوای پەروەردگار بە فەرز ناوی بردووە. ئێمەش لەم چەند بەرنامەی میراتدا لە خزمەتی جەنابی مامۆستا دلێر گەرمیانی شەوان دێنە خزمەتتان، هەموو هەفتەیەک لەم شەوەدا لەم کاتەدا ڕاستەوخۆ ئەبینە میوانی ماڵەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست، بە ئومێدی ئەوەی بتوانین لەم بەرنامەیەوە برایان و خوشکانمان شارەزا بکەین و لە زانستی میرات بە پێی ئەو توانایی کە خۆیان هەیەە لە وەرگردنی ئەم زانستە لەلایەن مامۆستای بەڕێزەوە کە پێشکەشەکرێت. جا بەناوی ئێمە و بەناوی خۆم و بەناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە زۆر بە خێراتری مامۆستا دلێرەکەین. یاخوا بە خێر بێ مامۆستای بەڕێز. خوا لە ڕازی مامۆستا گیان دیارە جەنابت نەخۆش و تۆزە ناساغیشی ئینشاءالله خوا بەرنامەکە داواکەین لە خوای پەروەردگار خوای تەعالا شیفات باوکە ئامادە بوویتە لەگەڵ ئەوەی نەخۆشیت، ئینشاءالله ئەبێتە مای شیفای عاجلت ئەم بەرنامە. مامۆستای بەڕێز، ئێمە لە بەرنامەی ڕابردوودا، لە کۆتایی بەرنامەی ڕابردوودا دوو بابەتمان تقریباً بەچاکی عرض نەکرد بۆ ئەوەی ئەو بەڕێزانەی گویان لێمانە ئەمان بینن لێ حاڵی بن. ئەویش بابەتی ئەوەی مولەخەسی ئەوەی کە شەشیەک کێ ئەیبات و پاشان جەنابەت جەدوەلێکی زۆر جوانت عرض کرد بەهۆی کەمی کاتەوە نەمانتوانی تەواوی بکەین. ئەگەر ئەو دوو بابەتەم بۆ تەواو بکەیت ئەو کاتا چینە سەر بابەتی ئەمڕۆمان خوای تەعالا پاداشت. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. اللهم بك أقول، اللهم بك أستعين، اللهم آمين. خوي قورا پاداش داتو مامۆستای بەڕێز، خوي قورا بخاطر اسم عظمي خوي إخلاص والصواب هم لا يكمان ببخشي بتوانين خزمتي كمي ملتي خمان بكين بوي كبيان قرينو بسر أو برنامج خوي پروردگار عز وجل بوي دا بزانجين معي بختوري دين الدنيا كالين بيان قرينو ما بستم لويا كزياتر أشنا بن زياتر جبجي كين بتعبتين بابتي میراتەکە علاقەی بە مال و هەیە، مالیش بەڕاستی فیتنەیە. خوای پەروەردگار هەموو لایەکمان موفقە لە فیتنەی مال بمان پارێزێت بۆ خاطر اسمی عەظەمی خۆی. ئەوەی کە جەنابەت ئیشارەتی پێ کرد کە هەموو ئەو شەش سنفەی کە قورئان ئیشارەتی پێ کردووە بە سەریع ئاماژەی پێکەم ئەگەرە و برا بەڕێزانە بۆمان بخەنە سەر شاشەکە لەبەر لەگەڵ قسەکانە ڕوون بێ بۆ بینەری بەڕێز، خوا پاداشیان داتۆ. مامۆستا گیان ئەمەی کە لەسەر شاشەکەیە من ئەڵێم بۆ ئەو تەرتیبەی کە کردومانە ئەڵێم یەک بەشی یەک کەسە، یانی بۆ نمونە یەک لەسەر هەشت. ئەگەر لە هەر نمونەیەک زەوجە ژنی مردوویتیانە بوو مەگەڕێ بە دوایە. ژمارە دوو هی دوو کەسە، یەک لەسەر چوار. لە هەر نمونەیەک مێرد و ژنیتیانە بوو مەگەڕێن بۆ یەک لەسەر چوار، بڵێن حسە یەک لەسەر چوارەمە بۆ ئاسانی. ژمارە سێ، هەر نمونەیەک دایکی تیانە بوو، برای دایکی یا خوشکی دایکی یا لە هەندێک حاڵەت باپیری تیانە بوو، کەسێک نەگەڕێ کە ژمارە سێ هی سێ تاقمە.
كاو من أليم يجلس سرسي كيا أو يجلس سرسي دايكان جوانا فرمي وأولادها يعني دايك لقرب براي دايكي خشكي دايكي لا دوبن يا زياتربن دولا سرسي هي شوار تاقمة هر شوار كشيان مينان هر شوار كان أنثان آفرتن كش لدوان زياتر بيه كشي كور لدوان زياتر بيه خشك لدوان زياتر بيه خشكي باوكو دايكي خشكي باوكي شوار تاقمن هر شوار تاقمة كان لنا ونمون اگر يكيش بو ناقرن بولا سر دولا سرسي كاو ام شوار تاقمش بو او شواريكا كشي كور خشكي دايكو باوكي وخشكي باوكي پاشان نیوەی ماڵ بۆ 5 کەسە کەوتمە ژمارە 5 بۆ 5 کەسە ئەویش کی ئەم 5 ئەو چوارەی کە پێشوو کە باسمان کرد یەک بن کاو ئەوە لە چی زیاتر ڕوو نەبێتەوە تەماشا کە مامۆستاگیان ئەمە ئێمەڵێن نصف هی کێیە هی ئەم 5 تاقمەیە کچی کوڕ خوشکی دایک و باوکی خوشکی باوکی مرد ئەمە هەر ئەمانە جگە لە مێردەکە جگە لە زەوجەکە کۆی یەکی بکە یعنی لەجای کچ ئەگەر یەک بوو نیوەیە ئەگەر دوو بوو دوو لە سەرسیەیە کچی کوڕ ئەگەر یەک بوو نیوەیە تەوان بۆ مەرجەکانی کە خوێندوومانە ئێستا دووبارەی ناکەم لە بەرکەمی کات ئەبێ برای لەگەڵا نەبێت و ئەبێ ئەو مردووە کوڕی نەبێ خوشکی دایک و باوکی یەک بوو مردووەکە باوکی نەبێت کوڕیشی نەبێ نیوەی ماڵە ئەگەر دوان بوون دوو لە سەرسیە بن هەو چوارە زائیدەن هەر یەکەیەکی یان زیاتر خوشکی باوکیش بە هەمانشی ئەمە چی ڕۆدا یەکسانە بە ئەکاتە الثلثین ئەنجا ئەوەیشی کە مامۆستاگیان ئەوە بۆ ئاسانکاری شارەتمان پێ کرد بۆ وەسام لەسەر سودس ئەم ڕەسمە کە بینەر ئەیبینێ لە مێشکیا ثابت ئەبێت بۆ نمونە لەوەی کە لە هەمووی زۆرترە 1 لەسەر 6 ماڵ زۆر طالبی علم زۆر برای ئەوانەی کە سەرقاڵی دەرزی شەرعین ئەڵێن مامۆستا 1 لەسەر 6 لەبیر ئەچێت کاتێ من وتم 1 لەسەر 6 ئەو سەرە ئەسڵ یعنی چی باوک باپیر دایک داپیر ئەم چوارە 1 لەسەر 6 بۆ مەرجەکانی کە باسمان کرد لە بەرنامەکە ئەمە ئەسڵی پێوتری کەەوە ئوسوڵ چوارە لێمە سەر ئەوەی کە حەواشی عەلیم براو خوشک خوشکی باوکی 1 الأخت لأب خوشكي لباوكو به يان براي دايكي خوشكي دايكي بمرجع يكبن أما چي بون هردوكي علاقة باهي حواشي وهيا براو خوشك أم يجدو أما بوبا شش نوا كفرعة تنها بنت الابنة أم حوتا أقل إنسان لسر والله أصلك شوارا ديت أخوارو والله حواشي دو بالا دوان ديت أخوارو للنوا لفرعة تنها بنت الابن ئەمە ئێمە بۆ ئێوامان لێ کرد کەوتمەوە ئاسانکاریەکە بۆ بینەری بەڕێز ئەوەشی کە لەسەر شاشەکەی ئێسا ئەڵێ ثلث وەکو باسم کرد کەلیمێک لەبەرەکە فەرض الأم وأولادها 1 لەسەر 3 هی دایک لەگەڵ ئەولای دایک ئەنچی برای دایکی خوشکی دایکی بەمەرجێ لە 1 زیاتر بن بە یەکسانیش تەوزیع ئەکرێتە سەریانە مامۆستاگیان جزاك الله خير مامۆستاگیان کەواتە یعنی ئەو ڕسمێک کە جەنابەت کردبووت هەر کەئەنەهو ئینسانێکە مرۆڤێکە هەردوو باڵی کردوتەوە سەری باوک و دایک باوە جەد و ئەوە چوارە لەبیر ناچێ ئەوە چوارە ڕەسە حەواشی کە ئەطرافە دوانە دەستەکانە ئەمە دوانە ئەمە بوو بە 6 ئەمە بووە 6 یەک قاچیشمانە بوو کە بنت الابن کچی کوڕەزاکە کچ بێت بەڵێ بەو شێوازەیە ئەوە حەسڵ لەسەرەوەیە فەرع لە خوارەوەیە حەواشی ئەوە بۆی کە برایەکە گردوایە توانێت لە بیری نەکای ئینشاءالله ڕسمەکە لە بیر ئەمێنێ بارەکە الله بیک مامۆستای بەڕێز مامۆستای خۆشەویست ئێمە لەم بەرنامەیەدا هەر لە ئەوڵەوە بابەتێکمان باس کرد هەموو بەرنامەیەک ئاماژەمان پێ کرد بەبێ ئەوەی زۆر لەسەری بڕۆین بەبێ ئەوەی زۆر ڕوونی کەینەوە دڵنیان پرسیاگەلێک دروست بووە لای بەڕێزانێکی جوان لە بەرنامەکەیە زۆر جار ئێمە جەنابەت ئەتفەرموو ئەسڵی ئەم مەسەلە لە 8 ئەسڵی ئەم مەسەلە لە 12 ئەسڵی ئەم مەسەلە لە 24 ئەم ئەسڵی مەسئلە ئەمەوێت لەم بەرنامەیەدا جەنابەت ئەسڵی مەسئلەمان تێگەێنیت ئەسڵی مەسەلە جارە پێناسی چییە؟ ئایا ئەسڵی مەسئلە هیچ قاعیدەیەکەی بۆ دیاریکردن ئەمە لە 8 و ئەمە لە 10 و ئەمە لە 12 و ئەمە لە 24 و هیچ ئەسڵێکیەیە و ئایا ئەسڵی مەسئلە تەحدید کراوە ئیلا بێ ئەوەندە بێ زیاتر نەبێ؟ خۆی گەورە پاداش داتەوە مامۆستاگیان ئەو تەبعاً ئەو قسەی کە جەنابەت کە من لە ناو بەرنامەکانە جاجار ئەڵێم ئاسانترین باب
ئاسانترین علم لە فقه بەڕای خۆم کە لەوەچێ کەم کەس موافق بڵێ علمی فەرائض و میراثە سەبەب لەبەرەوەی پێویست بە نەحو نیە، پێویست بە صەرف نیە، پێویست بە بەلاغە نیە، پێویست بە منطق نیە، پێویست بە ئوسولی فقه نیە. سێ ئاەتە تەفسیرەکەی ئەزانین دوایە ئەڕۆیتە سەر ئەم ئیشەی کە جەنابەت ئیشارەت پێ کرد من چۆن ئەسڵی مەسەلە. ئەسڵی مەسەلە زانایانە فەرموون هو أقل عدد يأتي منه نصيب كل وارث صحيحة. يعني چی؟ کە کاتێککە من ئەڵێم ئەم دایکە یەک لەسەر سێیەکەوێ، ئەم کەسە یەک لەسەر چواری ئەکەوێ، من چ ژمارەیەک بێنم ئەم ژمارە دابش کەمە سەر ئەم دایکە لەگەڵ ئەم کەسەی کە هەیە لە ژیانە بۆ نمونەیەک لەسەر چوار هی پیاوە کە مناڵی هەبێ خێزانەکەی، دایکەکە یەک لەسەر شەشە بە ئەگەر کچێک هەبێت، کەوا بوو من چی ژمارەیەک بێنم بیکەمە بنچە ئەسڵ ئەساسی حەلکردنی دابشکردنی ئەم ماڵە. ئەو ژمارە جاری وایە کە دای ئەنێم یەکسەر دەرئەچێت، جاری وایە پێویستەکانی یا بەرز بێتەوە یا دابەزێ یان ڕێککرێتەوە ڕاست کرێتەوە تەصحیحی پێوترێ کە هەمووی ئینشاءڵڵا ئەمە ئەم قسانەی کە ئێمەیکەن هەر بەرنامەیەک ئێستا چۆن ئەمڕۆ باسی ئەسڵەکەین هەر بەرنامەیەک دێن باسی ئەوکانی کەشەکەین ڕەج چییە، عەول چییە، بەرزبوونەوە چییە، تەصحیح چییە، حەجب چییە ئینشاءڵڵا. کەوا بوو ئەسڵی مەسئەلە ئەوەی کە ئیتیفاقی لەسەرە لە زانایان حەودانەیە. ئەو حەودانەش 2 4 3 4 6 8 12 24 ئەمە ئەسڵ. یانی چی ئەسڵ؟ من دووبارەی ئەەکەمەوە ئەسڵی مەسئلە من ماڵی کەسێ مردوو ئەخرێتە بەردەست ماڵی چۆن حالیەکەن ئەڵێم ئادەی ماڵەکە لە چەند تەوزیع بکەین، ماڵەکە بکەم بە چەند سەهمەوە چەند بەشەوە، ئەو بەشە پێ ئەوترێ بنچەی مەسئلە لەوێوە دەست پێکەم. ئەگەر بێت و هەر مەسئلەیەک مامۆستا یەکێک لەمانە نەبێ ئەوەی کە صاحب فەرضی تیابێ، یەکێک لەم حەوتانە نەبێ یەکسەر تەڵەبەی علم بزانێ نمونەکەی هەڵەیە، یەکسەر بزانێ بە هەڵە دەست پێکە، هەردە ئەساسەکە شەڵە بوو ئیتر مابوونی عەلە الباطلی باطلیون. کاو بەگەر بۆ برایانە بۆم بخەنە سەر شاشە لەبەرەوە بینەری بەڕێز بیبینێ أصول المسائل السبعة ويك اتفاقي لسروتم شنا 2 بارك الله حوداني 2 3 خواليان رازي بيه 2 3 4 6 8 12 24 كوابو أمانة أصلي همو مسألة دي مسألة أوا نمونة دينينو بعد إبراهيم مصابة أصلي مسألة دانين أليم أم عفرتك مردوه ميردكي لجيانو لبرشاو بيناري بريزا كشيكي هيا مامي لجيانا من یەکێک لەو حەوژمارە هەڵە بژێرم ئەیکەمە بنچە ئەیکەمە ئەساس بۆ حەلکردنی دابشکردنی ئەم میراتە. ئێستا مامۆستا شاخەوانگیان ئەم مێردە زەوج بۆ یەک لەسەر 4مان پێدا لەبەرەوەی ژنەکەی کچێکەیە. ئەی کچ ئەگەر تەنها بوو نیوەی ماڵەبە مامیش عەسەبەیە باقی ماڵەبە ئەگەر بمێنێتەوە. کەوا بوو یەک لەسەر 4 و یەک لەسەر 2 وتمان أصلي مسألة أجر تماشي بيناسا كيف هو أقل عدد يأتي منه نصيب كل وارد شيء لم جمارة لهمي كم ترى بين لدو دس بيكين دو لسر شوار نابية چونك إما نابية أبي عددك الصحيح بيه نابية كسر بيه نابية نيو بيه نابية الربية نابية بلي ولا كاكا يكو شعرك يكو نيو يكو حفصد وبنجا يكو سيش أبي الريك بيت يقدر كا دو بيه كابو من أجر دو بيه نمت الله ما مصدق قبولنا كابو هل دو لسر دو يكتواو بلام لسر شوار نيو درجة أو دو واز بيه هنا دس بيه كم لخالي يكم دوم الله مسيه الله باشا ما مصدق سينا لسر شوار أشيت عددي صحيح درناشي جماريك الراس درناشي نلا سردو أشي أي الله مشوار الله أصلي مسألة كم لشوار إهن مخوارو هم جار دا يعني ما قناغي يكم بطالب علم هم جار أو حوج مرة داني بزانم صحيح فرض كان أنوسيت لدو دس بيبكا تدواتري يا شهادة يا سكان يا إخواني يكسر تولى دور أخوت بيزاني يجلس شوار ويجلس سردو بيوس لا كايتر الله والله شوار أصلي مسألة كم شوارة شو أصلي مسألة كم شوارة كسيك لنا أميرات جرانية یەک لەسەر چواری ماڵەبن کەسێکیش نیوە ئەبات ماڵەکە کەم بە 4 بەشو کە بۆ یەک لەسەر چواری عنیم یەک لە 4 ئەبات ئەمە یەکم دا بە ئەم ئەویش نیوەی ئەبا یەک لەسەر دویشم دا بە ئەم باقیەکەی بۆ عەسەبەکەیکە لە نمونەکە بەرچاوە ئەگەر بەهابی خەنە سەر شاشەکە لەبەرەوە برایانی بەڕێزم نمونەی دووە ئەم پیاوە ئەم ئافرەتەوە فاتی کردو مێردەکەی لە ژیانە دایکیشی لە ژیانە برایەکی دایک و باوکی باشە پیاوە گەر ژنی بمرێ و مناڵی نەبێ نیوەی ماڵەبات ئەگەر دایک ئەو کەسەی مردووە ئەولادی نەبێت کوڕ و کچی نەبێت دوو زیاد لە یەک برا و خوشکی هەبێت ئەگەر یەکێ بێ نا دایک هەر یەک لەسەر سێیە بابین وەڵام متوانێ مە چۆن ئەسڵی مەسەلە بنچەی مەسەلە ئەساسەکەی دائەنێم ماڵەکە بکەم بە چەند بەشۆ
ئەڵێ مامۆستا با بڕۆین سەر حەوت ئەساسەکە دوو ئەهێنم دوو لەسەر یەکەمیان ناشێ بەس لەسەر سێ ناشێ وازم لە دوێنە سێ ئەهێنم سێ لەسەر دوو عەدەدی صحیح دەرناچێت ژمارەیەکی ڕاست لەسەر سێ دەرئەچێت کەوا بوو ئەو کاتە چیمان کرد ئێمە ئەڵێم سێکە ئەشێت بەڵام سێکە بۆ دۆکە ناشێت ئەڵێم چوارە ئەڵێ مامۆستا چوار بۆ سەر سێ ناشێت چوار لەسەر سێ ژمارەیەکی صحیح دەرناچێت لەسەر کۆتایی پیات نیوەی شەش چییە؟ نیوەی شەش سێیە ئەی باشە یەک لەسەر سێ شەش لەسەر سێ چەندەکات؟ دووەکات کەوا بوو ئەوە پێنج باقیەکەی کە ماوە یەکە بۆ عەسەبەکەی کەوا بوو لێرە ئەگەر نمونەی دواتریش حەلەکەین داوا بەرچاوی بینە ڕوو نەبێتەوە ئافر ئەم جار پیاوێک مردووە ئەگەر زەحمەت نەبێت ئەو هینا کۆمپیوتەرەکە من هەر قسەی لەسەرەکەم شاشەکە کارەباکە نییە و برایانە ئەگەر زەحمەت نەبێت کارەباکەی چاکەن زەحمەت نەبێت اینجا مامۆستاگیان کەوا بوو لێرە ئێستا من هاتم ئەسڵی مەسئلەکە کە باشمان کرد لە چیە وەرم گرت حەوت ژمارەم هەیە دوو سێ چوار پاشان شەش هەشت فەرموو مامۆستاگیان چاکیکە دوو سێ چوار شەش هەشت دوانزە بیست و چوار من دێم لێرە هەر ژمارەیەک کە ئەڵێم ئەسڵی مەسەلەکە دائەنێم هەر نمونەیەکم حەل کرد لەمانەوە ئەبێ یەکێکیان ئەسڵی مەسئلەی من بێت یەکێک لەم نمونانە ئەسڵی مەسئلەی من بێت ئەو کاتە کە دائەنێم اینجا لێرە دواتر نەکە ڕوونەکەینەوە ئەم ئەسڵی مەسئلە مامۆستا چۆن من ئاسانی کەین بۆ بینەری بەڕێز نمونەی وامان هەیە ئێمە مامۆستای بەڕێز پرسیارێکم بۆ دروست بوو ئەسڵی مەسئلە هەموو کات ئەبێ ژمارەکان کۆ بێت یعنی ژمارەی تاک نابێت لە ئەسڵی مەسئلەیە ئێستا ئەگەر تەماشای ئەوە بکەین کە جەنابەت ئاماژەت پێکرد دوو تا کۆتایی یعنی هەموو کاتێک بەم ژمارانە دەیان بالفعل لە غەیری سێیشدا ژمارەی تاکمان هەیە لە ئەسڵی مەسئلەیە ئەمە لێرە ئەزای مامۆستا ئاسانکاریەکەی چۆنە بۆ ئێمە ئەوە تانیە کە ئەگەر بێت و ئەوانەی کە ماون صاحب تەریکەن لەوێ قاعیدەکە لێرە بۆم ئاسانە بێ ئەڵێ ئەگەر هەمووی نێر بوو اینجا ئەو کاتە ئەڵێم ژمارەی میراتگرەکان ئەتبێتە ئەسڵی مەسەلە ئەو یەکێ لە قاعیدەکانە کە ئەمڕۆ بیخوێنی یانی چی ئەڵێ ئافرەتێک مردووە تەنها سێ برا هەیە ژمارەی میراتگرەکان سێ نییە ئەسڵی مەسەلەکەم سێیە ئافرەتێک مردووە دوو برا هەیە ئەسڵی مەسەلەکە دوو ئافرەتێک مردووە حەوت برا هەیە حەوت لەناو ئەساسیات نییە لەناو ئەو حەوت ژمارە ئەساسیە نییە کە لە ئەسڵی مەسەلە دیاریەکرێت کە دوو بوو سێ بوو چوار بوو شەش بوو دوانزە بوو بیست و چوار بوو بەڵام حەوتێکیانە بەڵام کۆتە لێرەڵێ هەر کاتێ کەسێک مرد میراتگرەکانی تەنها عەسەبە بوون نێر بوون یان تەنها کچ بوون کەسێکیان لەگەڵا نەبێ یان تەنها خوشک بوون کەسێکیان لەگەڵ ئەو کاتە تۆ ئەڵێ ژمارەی ئەوانەی کە میراتگرن چەندن ئەو ئەسڵی مەسەلەیە ئەوە لە یاسا دەرمانەکە بەکو قاعیدەیەک وەریخوای گەورە پاداشیان داتۆ ئەوێ دەرەوە لە یاساکە ئەو کاتە بۆ ئێمە وتمان ئەو ئەسڵانەی کە ئیتیفاقی لەسەرە ئەو کەس ئەوانی جاگەر ئەو برا بەڕێزانە گەر بخەنە سەر شاشەکە و بمان خوای گەورە پاداشیان داتۆ هێنایەنەوە دیار بوو هینەکەمان نەقلی ناکە بەرحاڵ کەواوی ئێستا لێرە مامۆستاگیان ئەمە خاڵی یەکەم باشە تەحدیدی چۆن بکەم من یعنی چی من چۆن دەستنیشان بکەم بڵێم کاکە ئەسڵی مەسئلە چەندانێ یاکەم یاسا لێرە بۆ بینەری بەڕێز ئێمە ئیشارەتی پێ بکەین ئەوەتانی ئەڵێم هەر کاتێک میراتگرەکان تەنها عەسەبە بوون عەسەبە لێرە من مەبەستم ئەوەتانێ تەنها ئەسحابی فروضیان لەگەڵان نەبێت ئەمە وەکو باسم کرد ئەمە نمونەیەکی ئاسان ئەڵێ یاساکەوەتانی ئەگەر چی ئەمڕۆ نەتوان وەکو پێویست یارمەتیمان دەرەسەر شاشەکە بەڵام ئەڵێم عەدەد ڕؤوسیهم یساوی ئەسڵ المەسئلە ژمارەی میراتگرەکان ئەسڵی مەسئلەیە ئەمە شەرت نییە لەنا ئەو حەوتە بێ کە باسمان کرد ئەڵێ من یەکسەر نمونەیەک ئەڵێمە لێرە بۆ بینەری بەڕێز ئەڵێ ئافرەتێک مردووە کەسی نییە سێ کوڕ نەبێ توێش ئەڵێ مامۆستا ماڵەکە کەیتە سێ بەشۆ بە یەکسانی تەوزیعەکە ئەڵێ پێنج کوڕی هەیە ئەڵێ ماڵەکەکەم بەپی ئەڵێم حەوت برای هەیە کەسی کەی نییە حەوت برا ئەڵێ مامۆستا لەبەرچی لەبەرەوەی تەنها عەسەبەن یعنی چی صاحب فەرض نین پشتن بۆ ئەم ئافرەتە برای ئەم ئافرەتەن کەسی کەی نییە دوای ئەوەی وەسیەت جێبەجێەکەی پاش وەسیەتەکە قەرزەکانی جێبەجێەکەی ئەڵێ چی ژمارەی میراتگرەکان ئەسڵی مەسئلەیە ئەمە یەکەم مامۆستا
دوو ئەو خاڵ یەکەم بینەری بەڕێز با لە بیرمان نەچێ ئەڵێم چۆن نەزانم کەسێک مردووە تەنها سێ کوڕی هەیە تەنها ئەمەڵێم سێ کوڕەکە ماڵەکەکەم بە سێ بەشەوە بە یەکسانی 5 برای هەیە ماڵەکەکەم بە 5 حوتی هەیە ئیکەم بە حوتەوە باشە پرسیاری دوم ئەوەتانێ هەمووی کچە کەسێک مردووە سێ کچەیە بە هەمان شێوە کەسی کەی نییە ئەیکەم بە سێ چونکە کەسی لەگەڵا نییە سێ کچ هەرسیانەیە میراتگرن ماڵەکەکەم بە سێ ئەوە لەم حاڵەتەڵێدا کانە الوەرثە من جنس واحد من جنس واحد چی نێر بێ چی مێبێ میراتگر بن کەوا بوو لێرە تۆ ناڵێ مامۆستا لە وەڵام مامۆستا شاخان تۆ ئەڵێ مامۆستا آخر دوو کچ دوو لەسەر سێی ماڵە بن ئەڵێم ڕاستە لێرە گەر بوون بە سێ و بوون بە دەشت دەبوو ئەڵێم ئەسڵی مەسەلەکەم دەیە یەک ئەبەن فەرموو خوشکە سانیا بەڵێ فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. بنت أحمد بنت كتاركم هي لما مصطفى برز. فرمو خوشكي برزم. كتاركم أويا بوني لما لكان جنو ميردك بيك الله هدوشان إيش أكن. جنو ميردك شي؟ هدوشان إيش أكن وفعرفة أكن. جنو ميردك بيك وكسابة أكن؟ بلى يعني هدوشان إيش خوان هي ومع خوان هي. بله. إنت أجر بيتو أم جنو ميردا مثلا بون منها بشان مردن دوات الميراثي أو مالا هربوكو لسفتاد ميردا كدا بس تيورجيها عائلي ميردا يعني حسابي أول فكرين عائلي تكف بزاد خوش كثانية أم جنو ميردا بيك وأمرن؟ بله بله. حيشان بيش أوي تيران أمرن؟ لا يعني ما بفتارك من واحية بيك وأمرن. ئەگەر پێکەوە بمرن ئەم ژن و مێردە منداڵیان نییەوە نییە؟ نا بەبێ مناڵ ئینشاءڵڵا وەڵام تداتەوە مامۆستا و پارەیان یعنی پارەیان گیان نەکردوەوە خۆیان ئەوە نییە بڵێ من ئەمەنی منە ئەوەی ئەوە پێکەوەنی پایەدە و ماڵیان پێکەڵا ئینشاءڵڵا مامۆستا وەڵام تدات و خوشکە بەڕێزەکەم زۆر سپاس سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت خوشکە سانیە کاک ئەحمەد بەڵێ فەرموو الو السلام عليكم مامۆستا گیان. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوانە خۆی گەورە پاداشانەتەوە ئینشاءالله. خۆی گەورە جەزای جەناب و مامۆستات لێر باتەوە ئینشاءالله. مامۆستا گیان وەڵڵاهی زۆر ئینشاءالله قسەکانم بۆی زۆر درێژم لەبەر هاوڕێیان و ئەوانە کە لە پەیوەندیدانە تۆزە پەیوەندیەکە قورس دەبێ بەڕاستی مامۆستا ئەو بەرنامەیە ئینشاءالله وەلەو دەزانم واشە ئینشاءالله ئەو بەرنامەی بەکەم دانەنێن هەم جەنابتان و هەم خەڵکیش بەڕاستی ئەوە شتێکە بۆ هەموو مسلمانان پێویستە و ئەرک و وەرزە بەڕاستی زۆر خۆشی مامۆستات لێر دەکەم بەڕاستی ئەمە زۆر ئیسەتەن مامۆستاکرێ یا ڕەبی خۆی گەورە ئەو قەبر و ئەو ڕێ و شتەی پڕ لە نور بێ و ڕێگەی ڕۆشن بێ بەڕاستی ئەو بەرنامانەی کە ڕەمەزانی دێکرد بۆ ئاسکردن و ئەوانە بەڕاستی ئیسفادە نەکرد خۆی گەورە پاداشێتەوە ماڵم داڵی پارێزێ زۆرمان دڵ پێ خۆش بۆ مامۆستای خۆی گەورە بەوانی هەر بێڵێ خوالت ڕازی بێ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابت خۆی گەورە جەنابیشت مەحفوظ کات کاک کاروان بڵێ فەرموو ئەم کاتتان باش سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته ئەم جا هەموو کاتێکت باش ئەم کاتتان باش بە خێراتنی مامۆستا لێرەکەم بەڕاستی بەرنامەیە زۆر باشە مەحفوظ بی کاک کاروان وەڵا پرسیارێکم بوو لە مامۆستا لێر ئەگەر بتوانێت جواب مامداتەوە مەمنوون ئەبێ. بەڵێ فەرموو وەڵا ئێمە وەخت خۆی مناڵ بووینە کە باوکم وەفاتی کردووە ئێمە کە مناڵ بووینە بڕێ میراسی جێ ماوە ئین باوکم دایکم و خاڵۆیەکم هەستاون ئەو میراسیان فرۆشتۆ بێ ئەوەی ئێمە ئاگامان لێبێت. بەڵێ ئێمە ئێستا گەورە بووینە لە محکەمە داوەمان ڕانیوە بۆ ئەو میراسانەی بگەڕێتەوە ئایا ئەو میراسە کە گەڕێەوە حەڵاڵە یا حەرامە؟ کاتێک کاک کاروان باوکت مردووە بەڵێ دایکت لە ژیاندا بووە بەڵێ چەند براو خوشک چەند براو خوشک بوونە؟ دوو خوشک و سێ برای. دوو خوشک و سێ برا. بەڵێ بەڵێ وەڵا ئەگەر جواب مامدا زۆر مەمنوون ئەبێ. ئینشاءڵڵا وەڵامتان دەداتەوە مامۆستای بەڕێز. دەستان خۆشێ خوا بێوێت کاک کاروان سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابیشت. کاک شیشار بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشیتان لێکەم لەو بەرنامە ڕێک و پێکەین. یاخوا مەحفوظ بی خوای گەورە
یەکەشیانەوەیە مەسەرەن سێ برا و سێ خوشتیان کەمتریان زیاتر لە پاشی بابیان ئەو برایانە حساب بۆ خوشتەکانیان ناکەن یان ژن دێنن یان حەزەکەن یان عەمرەیەکەن هیچ شتێکی بۆ خوشتەکان ناکەن. ئایا حکمی ئەمانە تا چەند شەرعیان تا چەند بێ شەرعیە؟ یعنی چی لە چیە حسابیان بۆ ناکەن کاک شیشار؟ یەکیان نادەنێ وان بۆ خۆ ژن دێنن لەو ماڕی کە مشتەرەکن. یعنی لەو ماڵە ژن دێنن و میراتیان نادەنێ؟ ماڵەکان تەقسیم نەکردی ئێستا. تەقسیمیان نەکردی وان بۆ خۆ تەقسیم کیلەکەن وای دەکەن تەقسیم بەخش دەکەن ژن پێدێنن هەروە پیاسە حەجێ ئەمە یەک. ئایا ئەوانەی کە بەبێ ئەوەی کە خوشتیان حاضری سەر میرات سەر تەقسیمە بی بۆ خۆیان شتێکیان بۆ داهێنن یان بۆیان دانانن؟ یعنی ئەو کەسانێک کە بەش بۆ خوشکەکانیان دانانن؟ بۆیان دانن یان بۆیان دانن بەڵام خوشکەکان لەوێ نینە خۆ؟ ئەی لەکوێن؟ بەڵێ پرسیارەکە ڕوونتر بکە کاک شیشار سپاس دەکەین مەبەستت نمونەیەک بێنەرە بۆی تێبگەین ئێمە. مثلا ئەمبینی خوشک و برایەک لە پاش باری بەزیامێنن ئەو برایە مەشەکەی بەخۆی ئەفرۆشی یان شتێکی بۆ خوشکەکەی دانێ یان بۆی دانانێ؟ بەڵێ بەڵێ بەڵێ. ئەو مرکەی ئەو برایەی کە مەشەکەی ئەفرۆشی ئەو خوشکە بۆی هەیە بچی بە شوبحە وەری بگیتەوە لەو کابرای وەربگیتەوە؟ ئینشاءڵڵا وەڵام دەدەینەوە. خواحافیز. خواحافیز بێ خوا لێت ڕازی بێ. خوا لێت ڕازی. کاک عەبدولەتیف بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. أخوة محفوظ بي كاك عبداللطيف. خابت بارزة. سلام تسالك ولا ما صدقك إن شاء الله ولا ما فرمو كاك عبداللطيف جان. أجان بريش تيا بتوجه وخيزانة كيف من كم لعبك يا بيت. بيايك بمريا. بالله. بيايك بمريا بالله. قول يا موسى. بالله بيايك بمريا من دالك يا بيه. لا يا بتوجه وبلايز ناقم يوكا أقول كم لعبك يا بيت. شيء آخر شيء. أقرون تريك يتوكا عبداللطيف. بلي علي من الشيزانة كذا شيزانة كامل يوم أفضل كامل بدي وشني. خيزانة كي أمينة بالله. من ثم من على كذا جاي أما كتاع كامل بدي أو زي تسوى كاتو من على كان بجيء يا لو برين بتسوى كاتو هاي أو زي كذا ميراث يقولون هو عليك بجيء. يعني دعاء أفرتك شو كاتوا؟ كشو كاتو دو ما أعرف أنا في برين من على كان يبين ميراث يقولون. بەڵێ ئینشاء الله وەڵام دەدەینەوە. خوا لێت ڕازی بێت سوپاس بۆ پەیوەندەکەی تۆش. مامۆسای بەڕێز فەرموو عەفوەن جەنابەت. بسم الله الرحمن الرحيم. مامۆساییان ئەتوانە ئەو برایانە توان دوانێ ئینشاءڵڵا ئیشەکە چاک بووە بەڵام ئەم ویسم ئەوە بڵێم ئەسڵی مەسەلە تەحدید چۆن نەکرێت دووبارەی ئەەکەمەوە لەبەر ئاساریەکەی هەر کات وەرەثە تەنها نێر بوون چەند برایەک بوون یان چەند خوشکێ بە تەنها ژمارەی ئەو برا خوشکانە کاتەم 5 برا ئەسڵی مەسەلەکەم 5 خوشکن کەسیان لەگەڵان نیە ئەسڵی مەسەلە ماچیە ینی ماڵەکە ئەەکەم بە 5 بەش تاوزیعی 5 یەکەم یەکی بەشێکیان ئەدەمێ لێرەوە من ئەڕۆمە ناو بابەتێک کەمێک لەوەچێ یەک نەخت گران نییە بەس خۆشترا خستیانە سەر شاشای مامۆساییان ئەگەر نمونەیەک پێک هاتبوو لە عەسەبە لە کوڕ و کچ برا و خوشک ئەم یاسا بینەر ئیساتە لە پاڵ دەستیانە بینوسن لە بیریان ناچێ قەت ژمارەی کوڕەکان لێکدانی دووەکەی کۆی ئەەکەیتوە لەگەڵ ژمارەی کچەکانە چەند دەرچوو ئەو ئەسڵی مەسەلەکەیە اینجا هەموو جارێکیش ژمارەی کویسە ئەو نمونەی کە لە بەرچاویانە ئەمە پیاوێک مردۆ کوڕێکی و کچێکەیە کەوا بوو ژمارەی نێرینە کوڕەکان چەنە دووە ئەڵێن یەکە لێرە کۆ دوو یەک کەسە دوو یەکەکە فی دوو یعنی لێکدانی دووەکاتە چەند یەک فی دوو ئەکاتە دوو زائیدەن یەکی بارەکەڵا زائیدەن یەکی کچەکە کەوا یاساکە لە بەرەکەم عەدەد الذکور في 2 يعني چی ژمارەی نێرینە لێکدانی دوو کۆی ژمارەی ئافرەتەکان کاویسە ژمارەی نێرینە لێرە چەنە یەکە ئەگەر
چوارش بە هەمان کاو بارە سیرکە ئەو بۆ ڕوونی لە بەرچاو ئەو پرسیارەی تو ێستا لێرە دوو کوڕمان هەیە ژمارەی نێرینە دووە عەدەدە ذکور لێکدانی دوو بوو بە چەند؟ چوار زائیدەن چەند کچمانەیە؟ لێرە دوو کچەوانە بنتان کابوو بە شەش وایە دووە کابوو لێرە با نمونەیەکی کە ئەوەی خوارد ئێمە چەند کوڕمانەیە ئەخەوانی شەقیان دوو برا لێکدانی دوو چ بوو بە چوار کۆی سێ خوشک بوو بە حەوت ئەسڵی مەسەلەکەم حەوتە ئەم یاسا بەسیتە دائیمەنیش مامۆستا ئەو کاتێک کە تەوزیع یەکەم ئەڵێم ماڵەکەم کرد بە حەو بەشۆ دووی هەر کوڕە دوو ئەبات هەر کچە یەک ئەبات ڕوونە بە ئەمە دووبارە کەم و جارێکی کە ئەڵێم بینەری بەڕێز براکانم قوتابی زانستی علم هەر نمونەیەک پێ کاتبوو لە کوڕ و کچ یا لە برا و خوشک عەسەبە ئەمەیە کوڕ و کچ برا و خوشک ژمارەی نێرینەکان چەند کوڕە کۆی لێکدانی دوو یەکەم بۆ نمونە ئەڵێم 5 کوڕە ئەڵێم 5 لێکدانی دوو بوو بە 10 سێ کچە زائیدەن کۆی سێ بوو بە 13 ئەسڵی مەسەلەکە ماڵەکەکەم بە 13 بەشۆ هەموو جار ئەڵێم هەر کوڕێ دوو ئەبات هەر کچێ یەک ئیتر قرسنی هەموو جار ئەمە یاسایەکە زۆر ئاسانکاری ئەکات ئەو نمونەیەش کە ئێستا لە بەرچاویان ئێمە دوو برامانەیە کابوو ژمارەی نێرینە دووە لێکدانی دوو بوو بە چوار ئەی چەند خوشکمانەیە سێ چوار زائیدەن کۆی سێ بوو بە حەوت ماڵەکەکەم بە حەوت بەشوە هەموو جارێکش بیری لێ ناکەمەوە هەر نێرینەیەک دوو وانە ئەوە کابوو ڕۆشت لێرە دوانن چواری چوو هەر مێنگەیەک یەک حەوتەکە تەواو بوو هەموو جار دوان بۆ هەر کوڕێک یەکێ بۆ هەر کچێک لەبەرەوەی کوڕەکان دوو بەش للذەکەری مثل حەظ الأنثەیین ئەمە خاڵێ ئەنجە مامۆستا ئەسڵی مەسئلە ئەمە خاڵێکی کە عەفوەن ئەگەر لە بابەتێکدا للذەکەری مثل حەظ الأنثەیین نەبوو نێرینەش بوو ئێستا ڕێنە سەر هەر نمونەیەک مامۆستا شاخەوان بینەری بەڕێز هەر نمونەیە یەک ساحێ فەڕدی تیا بوو ئەسڵی مەسەلەکە مەقام ئەو ژمارەیە کە لە ژێرە نووسراوە ناڵێم یەک لەسەر سێ تەنها یەک لەسەر سێی تیا بوو ئەڵێم ئەسڵی مەسەلەکەم یەک لەسەر سێیە یەک لەسەر هەشتی تیا بوو ئەڵێم ئەسڵی مەسەلەکەم هەشتە ماڵەکەکەم بە هەشت بەشەوە ماڵێک ئەگەر یەک ژمارەی تیا بوو ئەمە شتێکی زۆر ئاسانەکەەوە ێستا و دووسێ نمونە ئەخوا پاداشتان داتەوە ئەسڵی مەسەلە لێرە چییە؟ إذا كان في المسألة صاحب فرض واحد یەک ژمارەی تیا صاحب فرض لە شەشدانەکە یەک لەسەر دوو یەک لەسەر چوار یەک لەسەر هەشت یەک لەسەر سێ دوو لەسەر سێ یەک لەسەر شەش یەکێ لەمانە لە هەر نمونەیەک هەبوو ژمارە ژێرینەکە مەقامی ئەم ژمارە ئەبێتە ئەسڵی مەسئلە یعنی چی ماڵەکە ئەکەم بە ئەوە نەبەشەوە نمونەی کە ئێستا لێرەکەمە دایک یەک لەسەر سێی بردووە ئیتر ژمارەی کەیتیانە ئەڵێم ئەسڵی مەسەلەکەم یەک لەسەر سێیە دوم ئەو پیاوە مردووە ژنەکە یەک لەسەر هەشتی بردووە ژمارەی کەیتیایە ژماری کەمان نییە کاو ژماری کەم نەبووڵێم ئەسڵی مەسەلەکەم هەشتە یەکی بۆ ئەو باقیەکەی بۆ عەسەبە ئەمە لە حاڵەتێکە ئەگەر یەک بوو کۆتایی ئەم بابەتە بەم یاسا ئەهێنم کە دڵی تاالبی علم زۆر خۆشەکە کە لە بەرچاویانە زانایان هاتوون مامەساگیان و تویانە ئەم شەشەی کە خوا داینیاوە نیوە یەک لەسەر چوار ڕبع یەک لەسەر هەشت ئەم سیانەیان کردوتە یەک تیپ یەک جەماعە یەک مەجموعەی ئەلیف سیانەکەی کە یەک لەسەر سێ دوو لەسەر سێ یەک لەسەر شە کردیانتە مەجموعەی باە ئەگەر پێکۆکۆ بوون و ئەم دوانە چۆن حەلیکەین یاسایەکی زۆر ئاسانە ئەگەر پێکۆکۆ بوون ئەم دوانە هەردوو لا تێکەڵ بوون ژمارەی ژێری خواری لەناو هەر نمونەیەک هەبوو ئەوەکەم بە ئەسڵی مەسەلە ڕوونە خۆ قسەکەم یعنی چی مەجموعی یەکەم تەنها یەک لەسەر دوو یەک لەسەر چوار یەک لەسەر هەشت لە هەر نمونەیەک بوو کامیان لەمووی گەورەترە هەشت مەسەلەکەم لە هەشتە یەک لەسەر دوو یەک لەسەر چوار لە هەر نمونەیەکە بوو کامیان گەورەیە چوار گەورەترە لە دوو ئەەکەم بە چوار یەک لەسەر دوو یەک لەسەر هەشت لە هەر نمونەیەکە بوو کامیان گەورەتر هەشت گەورەتر ئەڵێم ئەسڵی مەسەلەکەم هەشتە کاو بۆم هیچ قورسیتیان نیە ئەگەر مەجموعی ئەلف بینەری بەڕێ ئەلف چییە ئەوەیە نصف و نصف و کاو بوو چی بوو یەک لەسەر دوو یەک لەسەر چوار یەک لەسەر هەشت ئەمە سیانە کۆ ببنوە لە هەر نمونەیەک یەک لەسەر دوو یەک لەسەر چوار ئەسڵی مەسەلەکەم چوارە یەک لەسەر دوو یەک لەسەر هەشت ئەسڵی مەسەلەکەم هەشتە ژمارە گەورەکە ئەەکەم بە ئەسڵی مەسەلە لەوە دەسەکەم حەلکردنی خۆ قورسنی ئەمە وانە ئەمە کاوە وەگەر یەک دوو نمونەی بەس بینەر ببینێ لەبەرەوە ئەمە کات نابای ئینشاڵڵا مامۆسای برایانی خۆشەویستم تەماشاکە مامۆسا ئێستا زەوجە یەک لەسەر هەشتە یەک لەسەر هەشت لە مەجموعی چییە ئەلیف
یەک لە سەر دوو یەک لە سەر چوار یەک لە سەر هەشت یەک مەجموعان ئەوانە بە تەنها یعنی ئەو سیانە لە هەر نمونەیەک بوو ژمارە گەورەکەی ئەسڵی مەسئلەیە کەوا بوو یەک لە سەر هەشت و یەک لە سەر دوو هەشت لە دوو گەورەتر نییە ئەسڵی مەسئلەکەم هەشتە کەوا بوو ئایا ماڵەکەکەم بە هەشت بەتۆ یەک لە هەشت ئەدەمە دایکەکە کچەکە نیوەی ماڵە بات چواری ئەدەمێ هەرچی ماوە بۆ عەسەبەیە ئەمە مەجموعەی یەکەم لە مەجموعەی با سیانە دوو لە سەر سێ یەک لە سەر سێ یەک لە سەر شەش کۆ ببنەوە دوو لە سەر سێ یەک لە سەر سێ کامیان گەورەی خوارەوە هەردووکیان وەکو یەکن سێن مەسەلەکەم لە سێیە ئەی دوو لە سەر سێ یەک لە سەر شەش شەش گەورەترە مەسەلەکەم لە شەشە یەک لە سەر سێ یەک لە سەر شەش کامیان گەورەترە شەش گەورەترە کەوا بوو ئەمە زۆر ئاسانە بیرکردنەوەشی ناوێ یەک لە سەر دوو یەک لە سەر چوار یەک لە سەر هەشت ئەم سیانە لە هەر نمونەیەکە بوون ئەم سیانە کۆ ببنەوە کام ژمارەی گەورەیە ئەوە ئەکەمە ئەسڵی مەسەلە بنچەی مەسەلەکە ماڵەکەمەکەمە ئەوە نەبەشۆ ماڵی ئەو مردووە ئەگەر یەک لە سەر سێ و دوو لە سەر سێ یەک لە سەر شەش ئەمانە کۆ ببنەوە لەگەڵ یەکە ماڵەکەمەکەمە کام ژمارەی گەورەیە جارێ دوانێ وەکو یەکە یەک لە سەر سێ و دوو لە سەر سێ کۆ بوون هەر سێیە ماڵەکەکەم بە سێ بەشۆ یەک لە سەر سێ یەک لە سەر شەش کۆ بووە ماڵەکەکەم بە شەش بەشۆ گەورەکەی هەڵەبژێرم ئەگەر کاتمان ماوە ئاخر یاسا خوێنم و تەواو بوو بەڵام لێرە تۆ ئەو پرسیارە لە برای خۆتەکەی ئەڵێ مامۆستا ئەمانە هەمووی ئاسان بوو ئەگەر تێکەڵ بوو بەڵەوە پرسیارم دانا بۆ گەر ئەم هەموو شتانە تێکەڵ بوو بە یەک ئەم هەموو شتانە تێکەڵ چۆن دەریکەین ئەم یاسامەیە بەس بینەری بەڕێز بینووسێ و لە بەریکە یەکەم گەورەترین ژمارە لە مەجموعەی ئەلیف ئێستا منەڵێن باشە خۆرما ئۆستا مەجموعەی ئەلیف چی کورە سێشتە مەجموعەی ئەلیف یەک لە سەر دوو یەک لە سەر چوار یەک لە سەر هەشت گەورەترین ژمارە لە ژێرەوە یەک لە سەر دوو یەک لە سەر چوار لە ناو هەر نمونەیەکە بوو لێکدانی سێی ئەەکەی ئەبێت ئەسڵی مەسەلەکە لێکدانی سێ ئەەکەی بێت ئەسڵی مەسەلە کەڕەتی سێ خوا لێت ڕازی بێت ینی ئەگەر هەشتێکی تیا بوو هەش کەڕە سێ ئەگەر یەک لە سەر دووەکەی تیا بوو بەس دوو کەڕەسی دوو کەڕەسێ ئەگەر یەک لەسەر چوارەکەی چواری تیا بوو کە مەجموعە سێ کەڕە چوارەکات ئەوەی سەر و مەجموعەی ئەلیف هەڵەبژێرم بەڵێ مەجموعەی ئەلیف یەک لە سەر دوو ئەگەر تەنها یەک لە سەر دووی تیا بوو ئەمە کانیکەش تیا بوو هی مەجموعەی با دوو لە سەر سێی تیا بوو یەک لە سەر سێ من عیلاقەم بەمای دووەمەوە نییە ئەگەر مەجموعەی یەکەم و کەچیە مەجموعەی یەکەم تێکەڵ بوو مەجموعەی یەکەم و مەجموعەی دووەم کە مەجموعەی یەکەم جەنابەت فەرمووت یەک لە سەر دوو یەک لە سەر چوار یەک لە سەر چوار یەک لە سەر هەشت خوالێت کام لەمانە گەورەکەیان بۆ نمونە یەک لە سەر هەشتی تایە ئەڵێم هەشتەکە فی سێ لێکدانی سێ حەقم بە مەجموعەی دوو حەقم بە دووە نیە ئەوە ئەسڵی مەسەلەکەیە ئەگەر یەک لەسەر چواری تیا بوو هەشتی تیانە بوو یەک لەسەر دووشی تیا بوو دوانە چوارەکە هەڵەبژێرم ئەڵێم سێ کەڕە چوار مەسەلەکەم لە دوانزەیە ئەگەر یەک لەسەر دووی بە تەنها تیا بوو حەقم بۆ خوارەوە نییە ئەڵێم سێ کەڕە دوو شەشەکان مەسەلەکەم لە شەشە ئەوەی شەمامۆستا بۆ نمونە ئەو نمونە گەر من بە ڕێزانە بخەنە سەر شاشەکە ئێستا لەمە پێکۆ جێبەجێکەین پیاوێک مردۆ ژنەکەی یەک لە سەر هەشتی ماڵەکە با لەبەرەوەی چییە کچێکیەیە ئەمە یەک لە سەر هەشت لە مەجموعەی یەکەمە یەک لە سەر شەش لە هی دووەمە کاوت تێکەڵ بوو هەردووکی تیا بوو من وتم یەک لە سەر دوو شەر مەجموعەی یەکەم وتمان گەورەکەی هەڵەبژێرین یەک لە سەر هەشت سێ فی هەشت 24 ئەسڵی مەسەلەیە ومێ دەکەم ئەمە شتێکی ئاسان بێت ئینشاءالله ئەنج ئەوەشە پوختەی بابەتەکەیە بۆ نمونە گەر یەک لە سەر چوار و یەک لە سەر سێ کۆ بێتەوە من یەک لە سەر چوار ئەسڵی مەسەلەیەکەمە سێ کەڕە چوار لە دوانزەیە یەک لە سەر هەشت و یەک لە سەر دوو یەک لە سەر شەش هەشت لە هەمووی گەورەتر ئەڵێم سێ کەڕەت هەشت لە 24 یەک لە سەر هەشت لە دوو لە هەر نمونەیەکە بوو یەک لە سەر چواریشی تیا بوو یەک لە سەر شەش چوار لە دوو گەورەترە مەجموعەی یەکەم سێ کەڕە چوار مەسئلەکەم لە دوانزەیە یەک لە سەر دوو یەک لە سەر چوار دوو لە سەر سێ یەک لە سەر دووم هەیە یەک لە سەر چواریشمەیە چوارەکە گەورەترە سێ کەڕە چوار تا کۆتایی خوالت ڕازی بێ دەستخۆش بێ مامۆسای بەڕێز خوالت ڕازی بێ با بێنە سەر فەرمانبەری براو خوشکە ئازیزانەی کە پەیوەندیان کرد خوشکەسانە پرسیاری ئەوەی کە ژن و مێردێک کار بکەن پێکەوە واتە ماڵ و سەروەت و سامانەکەیان تێکەڵە بەوەی کاریانەوە هەردووکیان ئەمرن هەردووکیان پێکەوە ئەمرن دیارەمە تەسەوڕ ناکەم ڕوویدا بێ بەڵام پرسیارێک بوو هەردووکیان ئەمرن پێکەوە منداڵیان نییە کێ میراتی ئەمانە بات هەردووکیان پێکۆ بمرن وایە هەردووکیان پێکۆ بمرن لێرە عولەما ئەفەرموون ئیجتیهاد ئەکرێ ئەو ماڵەی تایبەتە بە ئافرەت و ئەبدێتە میراتگیری ئافرەتەکە بۆ نمونە ئاڵتونی پیاو نییە بۆ نمونە ئەزانن ئەم کۆمەڵێ شتی تایبەتەیە هی ئافرەتەکە باوک برا مام خەڵک دیاری تایبەتی بۆ شۆ ئەزانن
کابوو ئەوەی کە تایبەتە بە ئافرەت دەردە بە میراتگیری ئافرەتەکە ئەوەشی تایبەتە بە پیاوە خانووە عەرزە سەیارەیە ئللا مەگەر دواتر کۆمەڵی وەرەقەوشت هەبێ کۆمەڵی ئافرەت جاری وایە ڕاستە پێکۆ ئیشیان کردووە بەڵام ئەم ئافرەتە بۆ خۆی عەرزێکی کڕیوە دوایی شاهد هەیە ئەمە ئەگەر لە حاڵەتێکە کە ئیتر تاو بڵێ کۆڵا کەس نەبوو هیچ شتێکیش دەستنیشان نەکرا ئەو کاتە ئیشتیا دەکرێت بۆ میراتگیری ئافرەتەکە لەی پیاوەکە جیاکرێت و میراتگیریان جیاوازە چونکە باوکو دایکی ئافرەت برای ئافرەت لە ئافرەتەکە میرات وەرەگرن هی مێردەکەی لە مێردەکە میرات وەرەگرن جوانە خۆلت ڕازبی ئەمە کاتێکە نەزاندرێک کامیان پێش کامیان مردوون ئەو کاتە ماڵ هەیە تایبەتە بە ئافرەتەوە ڕێک تەسلیمی کەسوکاری بۆ میراتگرەکانی دەستخۆش مامۆستا بەڕست کاک ئەحمەد دیارە پەیوەندیێکی کرد دەستخۆشی لە جەنابەت کرد خی گەورە پاداشتی باش خۆ لە هەمویان ڕازی باسیکە بەرنامەکە سوودمان لێ بینی و ئێمەش بە ئومێدەوەین کە سوودی بۆ هەموو لایەکە بین وڵی مامۆستاییان من زۆر سپاسی و برایاناکەم خوابمان خاتە جێگای حوسنەظەنی هەموو برایەک و خۆی گەورە نهێنیەکانمان پاکاتەوە بۆ خاتری اسمی عەظەمی خۆی من یەک شت دەڵێم ئێمە ئەم بەرنامە تەنها بۆ ئەوە نەوە ئەمە ئەزانم ئەم بەرنامە ئاسانی ئەکەینەوە بۆ بینەری بەڕێز دوور نییە برایەک هەمووی کۆ کاتۆ لە کۆتاییە پیا بچێ شتەکەی زۆر بۆ ئاسان بێ بەڵام حقەتێکە ویستمان ئێمە ئەم ملەتە ئێمە شێخ عەبدولمەجید زەندانیە فەرمێت تەعەدەدت الواجبات ئەڕۆیتە بازاڕ کڕین و فرۆشتن سێرەکەی برای وایە دڵسۆزە حەزی لە حرام نییە بەڵام لەبەرەوەی علمەکەی لانیە تووشی ڕیبا بووە ئەم بەرنامە لەبەرەوەی خەڵکێک بزانێ و خەڵکە ڕۆژانە خەڵک ئەمری و خەڵک دێتە دنیاوە و ئەو پارە لەگەڵ مردنی هەر کەسێ بمرێ پارەی خۆی نامێنێ ئەبێ بە هی خەڵکی کە ئیتر برایەک دەسەگرێتە پارەی خوشکێکە و بەویستی خۆی لە خانۆکەدا ئەنیشێت ئەزانێ ئەو پێی ناخۆشە لە حاڵەتی هەمووی مرتاع بن و عاقڵ و باڵغ بن و ڕووگیر نەبێت ئەوە شتێکەیە بەڵام ئەو نەخۆشە پێویستی بە پارەکەیە چاوی لێیەتی براکە شەردەقەی خۆی بیەوێ ئەیفرۆشێت ئەمە زوڵمێگەکرێت و دواتر لە یەکێ لە وەڵامەکانە زیاتر قسەی لەسەرەکە خۆلت ڕاستی بوو خوازە کاک ئەحمەدیش باتۆ کاکارۆن مامۆستا بەڕێز پرسیاری ئەوەی کرد کاتی خۆی کاتێک کە باوکیان مردووە دایک و خاڵی دەستیان گردۆ بەسەر ماڵ و سەرۆت و سامانەکەیدا سەرۆت و سامانی باوکی ئەمانیش سێ بران لەگەڵ دوو خوشکە ئەڵێ ئەو کاتە ئەم ماڵیان بردووە ئێستا ئەگەر بچین بە قانون داوای ئەم ماڵە بکەینەوە بەشکات داوای ئەم ماڵە بکەینەوە گوناهبار نابین بسم الله الرحمن الرحیم ئەم بابەتە من دائما لەبەرەوەی ئێمە من ئەڵێم هەر نمونێگاتە بەردەستمان زۆر تاکی دەکەم یا برایەک تەلەفۆنەکەم لێرە شەڵم داوای لێبوردن لە هەر برا خوشکێکەکەم بەهۆی نەخۆشی و بەهۆی سەرقاڵیمەوە جاری وایە نەتوانم تەلەفۆنە بگرم ئەوەنەش بتوانم تەلەفۆنیان بۆ ئەەکەمەوە بەڵام لەو کاتانە زۆر کەڕەت من ئەڵێم کاکە نەوەکو شتێکی لەبیر چوو بێت چونکە ئەوەی ئەخرێتە بەردەستی ئێمە وا وەڵامە دەینەوە بۆیە ئێستا بۆ نمونە من لێرە لەوە ئەچێت ئەم ئافرەتە دوورنی ئەم ئافرەتە ئەم پارەی لە مەسروفی خۆیان سەرف کردوێ لەگەڵ خاڵیە ئەمانی پێپەروەردە کردبێ بەڵام فەرەضەن ئەمەی ئەم بێت ئەم پیاوە کە خاڵی ئەم مناڵانە هیچی ناکەوێت لەم ماڵە دایکەکان یەک لە سەرشتی ماڵی ئەکەوێت باشان بۆ ئەو کوڕووکچەیە لە حاڵەتێکە لەو کاتە ئەگەر باوک و دایکی مردووەکە لە ژیانە بوو بێت ئەوەش یەک لە سەر شەشە بەنەبەرەوە کوڕووکچیە ئەمەی خۆیان کە ئەزانن ماوە ئێستا یان دایک یان خاڵ هینی کردووە من دائما ئەڵێم شیرازە هیچ عائیلەیەکێک نەچێت کۆمەڵی ڕیشسپی خۆشەویستی و خزمایەتی دروستکەن بەڵام ئەگەر ڕێگان نەمێنێ ئیلا بەوە نەبێ من ڕێگان نەمێنێ ئیلا بەوە نەبێ حەقێک کە خوا پێی داوم داگیر کراوە پێویستم پێێتی خوا خۆی ئەم میراتەی عولەما فەرموون تەبەنای کردووە خوا خۆی ئەو مناڵەی وا لێکرا و کوڕە دووجارێ و کشەبەرێ هەر کەسێ داگیری کات ئەمە نەسی لەی ڕەحم ئەبچڕێنێ ئەگەر حەقەکەی خۆی داوە بکات چونکە خوا دایەتی پێی ئێستا پێویستی پێیەتی وەکو گوناه ئەگەر ثابت بێ ئەو مەسئلانە بۆ هیچ کەس گوناهنی عیب بۆ ئەو کەسەیە کە ماڵی حرام بخوات دەستور مەوسای بەڕست کاکشی شار تقریبا دوو پرسیاری کردە دوو پرسیارەکەی من بە تێکەڵی ئەرزی جەناب دەکەم هەردوو پرسیارەکەی یەک بابەت بوو تقریبا باسی ئەوەی کرد کە دیارە باسی حسابێکی کرد کە سێ برا و سێ خوشک لە عایلەیەکدا بوون بەڵام پرسیارەکەی بە کورتی ئەوە بوو کاتێک برا خوشکی هەیە باوکیان ئەمرێت هیچ حیسابێک بۆ خوشکەکەی ناکات بەو پارەی کە بە میراتی بووی ماوە کەسابەتی پێواکە حەجی پێکات ئەمرەی پێکات مەسەلەن سەفەری دەرەوەی وڵاتی تری پێکات
ژنی پێێنێت ماڵی پێکڕێت لەو میراتەیە حسابی بۆ خوشکەکانی ناکات. ئایا ئەمە گوناهبارە بێت یاننا و پرسیارەکەی تریشی کارتێکەڵێکم لەگەڵ ئەمەیە هەر کاتێک خوشکەکەی کە میراتگرە میشۆک و براکەی بۆ نمونە بزانێت براکەی ئەرزێکی باوکی کە بە میرات بۆیان ماوەتەوە فرۆشتوێتی بە کەسێک ئەم خوشکە ئەتوانێت بچێ ئەو عەقدە هەڵوەشێنێتەوە بڵێ بەشی ئەمەشە و بەیەمەینەوتووە. بسم الله الرحمن ئەوەی تاوان خاڵیەکە مامۆساگیان هەر برایەک ئەوا لەگەڵ خوشی خۆی بکاڵێ گوناهە یا گوناهی گوناهی گەورێشە، چونکە لە چوار شوێنە قورئان ئاماژەی کردووە کە خالدن لە ئاگری جەهەنم کافر مشرک قاتل بە عەمد کەسێک کە میرات یاسای میرات پێشێل بکات. ئەمە ئەوەنە خەتەرە، ماڵی خەڵک خواردنە بە باتڵ. ئێمە وتمانم ئیسلامە هاتوونجا کەسانی هەن لەم لەولە لە قسە ئەکەن ئەیانەوێ ڕەخنە لە دینی خوا بگرن ملەتەکە دوورخەنەوە لە جێبەجێکردنی شەریعەت. ئیسلام مافی ئافرەت نادات، ئیسلام مافی مناڵێکی داوە کە هێشتا نەهاتۆتە دنیاوە لە ڕەحمی دایکێتی. ئەبێ ماڵەکە پیاوێکی داوە مافی پیاوێکی داوە چاوەڕێی مەلەکول مەوتێتی لەسەر جێگەش کەوتووە. لەبەرەوەی لە حەزەیە لە پاش ئەوە کە ئەمرێ پارەکە بۆ گەڕێتەوە بزانم کێ لە دوای کێ ئەمرێ. مناڵێک نهاتۆتە دنیاوە ئینتزارەکەم بزانم کوڕە یا کچە. ئەنجا ئەو مناڵە ئیسلام حەقی ئەو مناڵەی داوە کە هیچ دەسەڵاتێکی نییە. جا کەوا بوو لێرە پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا خاڵیەکەمەوە پێشێلکردنی حدودی خوای پەروەردگارە. خاڵی دووهەم ئەوەتانێ لا يحل مال امرئ مسلم لأحد إلا بطيب نفسه. ئەو کەسەی کە ماڵی خوشکێکی خۆی ئەخوا، ماڵی برایەکی بچووکی ئەخوات، ماڵی هەر کەسێ ئەخوا بە ڕوویگیری با بڵێم بە طیبی نەفس نەبێت ئەو حرام ئەخوات. مناڵی دەرخواردی حرامەکە لە دنیا پێش ئاخرەت جاری وایە لی دەرەکەوێت، لەزەت لەو پارە نابینێت. بۆ لەبەرەوە هەر گۆشتێک بە حرام گەشە بکات پێغەمبەری خوا فەرمی النار ئەولا. ئەمما مەسەلەی ئەوەی کە ئەتوانێ بهێنێتەوە ئەمە ئەگەر تۆ لای قاضیەکی مسلمان هەبیت وانە بزانن ثابت بێت ئەمە ماڵی خۆی نییە فرۆشتوێتی. پێغەمبەری خوا فەرمیێ لا تەبع ما لەیسە عندەک، بۆت نییە شتێ بفرۆشی. ئەوەیش ئەو کاتە قاضیەکە ئەگەر خۆی بزانێ کەس شایەتی دەست ناکەم ئافرەتە بەس قاضیەکە خۆی ئەزانێت ئەو محکەمە نەقڵەکە بۆ لای قاضیەکی تر خۆیەتە شایەت، خۆی ئەبێ بە شایەت لەبەر ئەوەی کە ئەوە ماڵێکە هی خۆی نییە فرۆشتوێتی. بەڵام ئێستا جاری وایە لێرە حرام خواردنەکە ئەبێ بەشیە بێ بە یاسا، چکە دائیمەن ئەڵێ فەرقی بینی شەرع و یاسا چییە؟ یاسا زۆر کەڕەت بەو یاسا خەڵکێکە یەنیە هەر بە یاسا زوڵم لە خەڵکەکات، بەڵام لە شەرع نا خەڵک پەروەردە ئەبێ لەسەر چی ئیحسان ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. پێش ئەوەی علەما فەرمون پێش ئەوەی جەریمە ڕوو بدا شەریعەت منعتەکە، کەس ئاگای لێ نێتۆ لە خوا ترسی خۆت نایخۆی. بەڵام لە یاسا کابرا ڕوونیش ئەزانێ کاکی گیان ئەمە کاتی خۆی بەهۆی هەر بابەتێک بە باو کاتووە عەرزێکی کرێتە ناو کوڕەکەی و هەر لە ژیانی شەوتێتی بۆ تۆ نییە، ئێستا کراوەتە ناویوە وانە بەو شێوە زوڵمەکرێت لەم یاسان ناتوانێت بیگەڕێنێتە دو. بەڵام ئەگەر شەریعەت بێ ترسێنی بە قیامەت جوانە، چونکە شەرع ترسە لەخوا بەڵام یاسا ترس لە عقوبەی دنیای کامیرە بۆیە کامیرەکە نەبێت زۆر شتەکرێت. جوانە بارەکەڵا بیک. وەڵامە مەسا و بابەتە بەڕاستی هەر لەسەر پرسیارێ و بەڕێزە بەڕاستی ئەمڕۆ زۆرێک لە پیاوان لە واقعدا ئەیبینین کاتێک کە بیلفعل باوکیان ئەمرێ ئەم ماڵ و سەرۆت و سامانەی باوکی کەسابەتی پێواکەن. مامۆستا چەند ساڵ کەسابەتی پێواکەن، دوکانی پێوە گەوراکەن، بیلفعل ژن بۆ کوڕیان ئێنن، خوشکەکانن هیچ، بەڵام دوای 10 ساڵ 12 ساڵ 15 ساڵ زیاتر کەمتر بەشیان کرد ئەڵەن کاکە لە باوکمانەوە 2 دەفتەر ماوەتەوە، بەس ئەم 2 دەفتەرە ئەم کەسابەتی پێوە کردووە چەند ساڵە. ئایا هەر حیسابی ئەو 2 دەفتەرە بکرێت؟ مامۆساییان یان ئەمەش ئەو کەسێکەوە ئەکات ئەو مناڵەی کە لە سنی یەتیمیە تەمەنی یەتیمە باڵغ نەبووە بۆ لە شەرع ماڵەکەیدا ئەنرێت ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن بەچی بە اسمی تەفضیل إلا دڵنیابی ئەو پارە خێری تایە ئەم ماڵە ئەمانەتە إلا يعني ئەبێ بزانێ ئەزانێ وڵای خێر لە وایە بۆی بخاتە کەسابەتۆ نەک بۆ خۆی ڕوونە نەک بۆ خۆی. دواتر کە زەرەر دەکات دواتر کە زەرەر دەکات ئەو کەسانەی کە ئێستا دێن باسی میراتی ساڵی 80 ئەکەن ئەبێت
قیاسی کا بە ئاڵتوونی ساڵی 80 ئاڵتوون نەگۆڕە ئەو کەسەی ژنێکی مارە بڕیوە لە ساڵەکانی 50 ئەڵێ وەڵا 50 دینارە 50 دیناری ئەو کاتە بزانام چەند ئاڵتوونی کردووە ئەمەیش بەڕاستی ئەبێ ئینسان لەخوا بترسێت بە تایبەتی خوشک من بەرنامی پێشوش وتم کابرا دێ خۆی لە خانۆکە دانیشتووە خوشکی نەخۆشە پێویستی بکە هیچی نییە دەوڵەمەنە واز دەمانە هەمووی بێنین ئافرەتێکی زۆر دەوڵەمەنە خوا ئەو حەقی پێداوە خوای گەورە لە سەروی حەوت تەبەق ئاسمان ئەو حەقی پێداوە کەسیش نییە وەکو شەریعەت دیفاع بکا لە ئافرەت دەمشێەوە شوێنانی تر خەڵک بەس قساکە بەڵام هیچ هەر هەمووی ئەخۆن ئەوانەی کە ئیلتزامیان نییە بەدینەوە هەر حساب بۆ میرات ناکەن من لێرە ئەمە یەک شتیش بڵێم مامۆسایانی ئاینی کە میرات تەوزیعەکەن پرسیار بکەن بزانم ئەو کوڕ و کچەی ئەو میراتگرن ئایا باوەڕیان بە ئیسلام هەیە یانە چونکە کافر بن میرات ناگرن لەو ماڵە بیشمرن باوکو دایکیان میراتە ماڵی ئەو ناگرن لا يرث المسلم الكافر ولا الكافر المسلم او حقيقه بو والله ما مصير كافريه ما مصير كسي نيوزناك روجوناك استهزاء بدينك غلطك باوري بشريعه اسلاميه الله بو امس دم ناشد اخو كافر يكفى قرا اسلام علماء فرمون باورد النبي صوم روجو قرتن نقرتني ناو توانيكي قوري لقتل خرابته الانسان ببيع عذر نيجري باورد النبي فرضه انكاري فرض كاجماعي لسان بكافر بيت جوانب مسابرس دەست خۆش مسابرس کۆتا پەیوەندی کاک عەبدولەتیف بوو کاک عەبدولەتیف پرسیاری ئەوەی کرد کە پیاوێک بمرێ خێزانی و چەند منداڵێک لە دوای خۆی جێبمێنێت دوای ئەم ئافرەتە کە خێزانی مردۆکەیە شوو ئەکاتەوە ئەڕواتەوە ماڵ و مێردی خۆی لە دوای شوکردنی ئەم ئافرەتە میراتی مێردەکەی بەش ئەکرێ ئایا ئەم ئافرەتە کە شووی کردووە میراتی مێردی پێشووی ئەبات ئەمە خلافی لەسەر نییە کەیبات خلافی لەسەر نییە چونکە ئەو کاتێ ئەو پیاوە مردووەمە خێزانی بووە یەکەم کە ڕەتخوای گەورە حەڵاڵی کردو شو بکاتەوە دووەم کە ڕەتجاری واشە ناچارە بەڵام لەناو ئەسحاب زۆر تەبیعی بووە و شوکردنەوە هین نەبووە بەڵام وەکو پرسیارەکەی و بە ئیجماع میراتیەکەوێتەوە ئەگەر حتا کەسێکیش بڵێ بۆ کوڕەکانیشی خراپبووە کچەکانی بەجێ هێڵاوە چی کردووە چی نەکردووە ئەوە بابێکی ترە ئەو زوڵمی کردو ئەگەر فەرەتەن دوو لە ڕووی ئەوەی کە هەموو بینەر و بیسەری ئەو کەسێکە پەیوەندەکەشی کرا ئەو زوڵمی کردە تۆ نابێت بە زوڵمێکی تر زوڵم لەو بکەیتەوە ئەو ناشەرعیەک بکات تۆ نابێت ناشەرعیەکی کە بکەیت کابرایەکە بڕوە پارەی کەسێک بخوات کەسێکی ترش بڵێ کاکە وەڵام منیش ئەڕۆم زوڵم لەو ئەەکەم زوڵمێک کە شەرع کە ئەزانێت کە ئەم ئیشە تاوانێ بۆ کۆم نمونە ئەم ئافرەتە ئەگەر بێت وەکو پێویست بۆ مناڵانە باش نەبوو بێتش خوا ئەیزانێ حاڵی ئەو کەسانە چۆنە کاوە مێر دەکەنەوە کە حرام ناکەن بەڵام تۆ بڵێ وڵا کاکە ئەو ئەمەی بەجێ هێڵاوە ئەو کوڕکچە بێ حەقی دایکی لەبیر نەکەن قەت حەقی دایک و باو کافریش بێ ئینسان بە معروف لەگەڵیانە بجوڵێتەوە بەڵام تۆ ئەگەر بەشەکەی نەدەی تۆ زوڵمە لەو کردووە بەداخەوە مامۆستا لە وڵاتی ئێمە زۆر جار ئافرەت کە مێردی ئەمرێت ئێوە شوو بکاتەوە منداڵی ئەو ئافرەتە بەمەرج دایانان بەسەریەوە بەمەرجێک ڕاست دێبین تۆ شوو بکەیتەوە هیچ میرات لە باوکمان نەبێت کاوەش بەڕاستی شەرتێکی باتڵە ئیلغایە لە شەرعەکە الله بێک مامۆستای بەڕێز مامۆستای گیان ئێمە بەم شێواتینە کۆتایی بەرنامەکە و سپاس بۆ ماندووبوونت ئەم جارش لەگەڵمانە خۆلت ڕازی مامۆستای بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست دیارە ئەم بەرنامەمان نەوعەن ما تۆزێ وشک بوو هەموو لایەک بە شێوازی خۆی وەکو بەرنامەکانی تر لێ حاڵی نابوون بەڵام ئەم بابەتەش بابەتێکی زۆر گرنگ بوو چونکە بەشکردنی میرات پێش هەموو شتێکە بێ بزانێکی بە چەند بەشەوە تا نەتوانی بیکەی بە چەند بەشەوە ناشزانی و ناشتوانین دابەشیکەین بەسەر میراتگرەکانە بۆیە لەم بەرنامەدا مامۆستای بەڕێز زۆر بە شێوازێکی سەهل و ئاسان ڕێگای دابەشکردن و ڕێگای ئەسڵی مەسئلەی بۆ ڕوونکردینەوە خۆی تەعالا پاداشتی باتەوە ئێمەش تا بەرنامەیەکی تر بە خزمەتان ئەگەینەوە هەموو لایەکتان بەخوای پەروەردگار سپێرین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. جزاك الله خير.